ئاخۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ هەردوو هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەماندا و لە هەمان وادەدا بڕیارێکی ئاسایی و دروستە. پێشنیاری ئێمە وا بوو کە هەڵبژاردننی پارێزگاکان هەڵبژاردننی پەرلەمان بەیەکەوە بکرێت بۆ کار ئاسانی هەڵبژاردننی سەرۆکایەتیم دوا بکرێت. لە بریدانان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەهێنە ناوەوە و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەبەنە دەرەوانەیە بۆ کاتێکی لە نهایە کەواتەوە پۆسیۆن و دەسەڵات پێکەوە کەم تەرخەمن بێت ئینتیقامێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە چونکە هەموو ئەگەرەکان بەرەو ئەوواچن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە سلێمانیان نەباتەوە. ئەگەر تۆ باسی ژمارەکانی دەنگ بکەیت دەوێت بزانی کە ئێمە دەنگمان زۆر لە عەدەدی کوردستەکان زیاتر. تەلەفۆنێکەکەم بۆ سەرۆکی کۆمسیاران سەی لەگەڵاکەم ئێمە بە تەمای شتێکیوان ئێواڵێنسی پێتان نەکرێ ئەگەر پێی ناکرێ پێویستە ئیتر ڕای نەگەێنێ. بیروراکان شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.